نا آخر بۆ شتەکان تێکەڵ مەکرد خۆتکایە با تێکەڵیەکیان نەکەن چۆن ئێستا یەکگرتوو کە حیزبێکی کۆنە لە 94 دروست بە بەڵام لە 61ەوە تەنزیمی هەیە لە 94 بە ڕسمی یەکگرتوو دروست بوو ئادەی بۆمان بسەلمێن بزانین یەکگرتوو پابەند بوو بە تورکیا و پەیوەست بوو بەوانەوە یان پارتی آخر چۆن ئەمانەوە یەکگرترێن تورکیا نییە بۆ ئێران نا باش ئێرانی ژەڵێن آخر ئێرانی ژەڵێن بە هەمان شێوە ئادەی بزوتنەوەی ئیسلامی ئەسڵەن پێشەوەی کە شۆڕشی ئێرانی دروست بوو لە 1970 ئێمە دروست بوو بووین لە 79 هەروەها بەردەوام بوو دوای مامۆستا مەلا عوسمان لە 87 چووە دەرەوە ئادەی بزانین چەند تەسلیم بە ئێران بووین ئێمە تەسلیم بە ئێران بووینایەکێتی زیاتر تۆ ئێستا مەڵێ مامۆستا عەلی باپیر چونکە کە تۆ ئێستا بەس مامۆستا عەلی باپیر بخوێنیتەوە ئیسلامیانی کورد بریتینین لە یەک کەس ئیسلامیانی کورد بریتین لە مەشروعێکی ئیسلامی نیشتیمانی ئێمە مانتوانی ئومەمی بین من لە ئیخوان مسلمین و هاتوومەتەوە ناو کوردایەتێک و ئەی خۆوە ئومەمیە ئەشمتوانی ببم بە قاعیدە چکە خۆ من ئەیمەن زەواهیری و ئوسامە بن لادنەوەمانە هەموو دیوەیان ناسم و پیاوی باشیشن بە نەزەری خۆم و ئەی بۆ لەگەڵیان نەکەوتینەڕێ لەبەر باوەڕمان وایە کە ئێمە هێزێکی ئیسلامی نیشتیمانین وەکو حەماس وەکو بزوتنەوەی ئیسلامی لە کشمیر وەکو بزوتنەوەی ئیسلامی لە بۆسنە بەشێکین لە بزاوتێکی ئازادی خوازی گەلەکەمان لەگەڵ لیبراڵەکان و لەگەڵ سوسیالەکان یا حرەکاتی قەومی وجودمان هەیە وجودێکی قەومی هەیە وجودێکی یەساری هەیە وجودێکی لیبراڵی هەیە وجودێکی دینی هەیە ئەمە لە ناو ئیسرائیلیش هەیە لە ناو وڵاتی مەسیحی لە یۆنان و نەرویجیش هەیە لە وڵاتێکی وەکو هندستانیش هەیە بەهاراتیا جەناتیا لە وڵاتێکی وەکو کۆنفۆشیۆسی و بوداییشە هەیە وەکو تایلەند دینی هەیە لیبرالی هەیە سوسیالیستی هەیە لای ئێمەش هەروایە بەڵام قەومیەکانی ئێمە لە ئیفلاسی فکری خۆیانەوە نایانەوێ اعتراف بە ئیسلامەکە ئێمە بکەن ئێمە چەند نەرم ڕەو بین چەند ئیسلامێکی کوردستانیانە بین ئەوان قبوڵیان نییە گلەیەکە بۆ لە ئێمە کرێ